برمە هەیە زۆر شیرینە ئایا لە دڵ بەڵام برمەکەی من بیخۆ هەتاوەکو سێ چوارێکیشە توانی بە ئاسانی بخۆت و هیچیش قورس نابێ یعنی ها حەزت لێیەتی هیتر بخۆی چکی سووکە لەسەر مەعیدە. قات و سڵاوە لێ بێ کولیچە ئیشی ژنانە یا پیاوانە؟ کولیچە دروستکردن پێویستی بە بەهرەیە پێویستی بە وەنیە کە ڕەگەز دیاری بکە کامیان باشتر دروستیەکەن. بە پێی تەجروبەی کە هاتە کامیان باشە دروستیەکەن؟ وەڵای تەبعا نافرەت. بەڵێ لەو شایوە بێ پێشنگ بن؟ چی جیاوازە هەیە؟ چی جیاوازم هەیە؟ هەموو شتەکانی ئێمە جیاوازن. من هەم گەیبینم وەکو کولیچای بینم ئەمانە. باشە ئێستا من بۆ دڕۆنەکەمەوە. باشە. ئەمانم هەیە کولیچەی بێشەکردن هەمویان بە ئەردی جۆ کراون جێی ئەسڵ. جێی ئەسڵ زۆر کەمە هەیە دایەنێڵە جوێیە بەڵام جۆی ئەسڵی نییە 100%. باشە؟ چۆن واتە بۆن ئەوەی کە ئەوانی کە ئیکەن ئەڵێ جۆی ئەسڵ نییە چییە؟ بەشێکی تر لە ئەردی تیا بەکار هاتۆ بەڵام ئەمەی ئێمە تاوە ئەسڵیە. هیچ جۆرە ئاردێکی تری بۆ بەکار نهاتۆ جۆی ئەسڵ. باشە من کۆی کە بیستومە ئەو ئاردەی کە دروست ئەکرێ بە جۆ یەک ناگرێت لێکە بێتەوە ئێوە چۆن ئەوەتان کردووە؟ ئەمە ئیشکردنی زۆر قورسە کەسێک کە لێزانینی لە کولیچە دروستکردنانە بێ زۆر قورسە بۆی ئیشکردنی بەڵام الحەمدولیلا شیرینەکەی ئێمە زۆر دەمێکە هەیە و هەموو بە پێی تەجروبەی وەستاکانمان دروستیان کردو و خەڵکیش الحەمدولیلا زۆر لێ رازی. ئەمە بە دەستوری شوێیە؟ کوردەواری خۆمان ئەمە کولیچەی ڕەسەنی کوردیە. ڕسەنی کوردی نەبێت چی تیاابێت کولیچە ڕسەنی کوردی؟ مەسەلەن ئەبێ ئەدەواتەکانی ناوەی زۆر بێ نابێ شیرینی زیاد لە حەد بێ بیا لە دڵەسە من برمە هەیە باشە؟ برمە هەیە زۆر شیرینە ئایا لە دڵ بەڵام برمەکەی من بیخۆ هەتاوەکو سێ چوارێکیشە توانی بە ئاسانی بخۆت و هیچیش قورس نابێ یعنی ها حەزت لێیەتی هیتر بخۆی چکی سووکە لەسەر مەعیدە. خواست لەسەر کامیان زۆرترە ئەمایکە هەیە؟ پاخلاوەکانمان. بەڵێ لەبەرەوەی بە هەنگوین ئەکرێت لەگەڵ ڕۆنی کوردی. ڕۆنی کوردی قورس نییە؟ نا لە ڕووچیەوە قورس بێ. لەسەر مەعیدە قورس بێ؟ نا زۆریش خۆشە حەزەکەی تاقی بکەنەوە. باشە چیتر بۆنە لە کولیچەکانە زیاتر چ جۆرێکی خواستی لەسەرە؟ عەفوو؟ لە کولیچەکانە کامیان خواستی زۆر لەسەرە؟ بێشەکرەکان ئەوانەی بە ئەردی جوو کراون خواستی زۆر لەسەرە. خەڵک لەگەڵ چایەی خوا؟ بەڵێ چایەکی شیرین. شیرینی ئێدە عادەتەن ئەوەی کە حەزی بە سەحەتی باش و تەندروستێکی باشە بێ زیاتر ئەوانە ئەبایتر چایەکەش بەخوا من ئاگام لێ نییە. تەمەنێک زیاتر کولیچە ئەکڕێ گەنجەیە ئەوانە کە تەمەنیان گەورەترە؟ وەڵاهی سەرەتا کە کردمانەوە ئێمە شیرینیەکەمان شیرینی سروشتی بەختیاری کە کردمانەوە زیاتر بە تەمەنەکانە هاتن ئێستا گەنجەکانیش فێربوون دێنە لامان مشتریەکانمان ئێستا سەتا توان بڵم 75 گەنجە. بەش شتێک دایم دوکاندارەکان لەوانەیە لێ بێزار ببن لە ئەوەی کە خەڵک بێت و تێستی کە بڵێ لە هەمووی تێستەکە خەڵەکە بۆ کە بێتە لاو زۆری تێست کرد بێ و نەشی کڕی بێ؟ نا زۆر جار هە بۆ ڕووی نەهاتۆ بیڵەیان هەرنی و تۆ خۆمتومە فەرمەوە دانەیە بیخۆ چکی وە باشتە کابرا لە شتەکەی من ئەها چکی ئێمە لە شتی خۆمان ڕازین کابرا بێ منەتەکەین ئەڵێن فەرموتامی کە اینجا بیکڕە و کەسیش نەبووە تێستی بکات و نەیکڕە. یاخود کیلۆیەکی کڕی بێنی کیلۆ تێست کرد بێ؟ نانە ئەوە نەبووە. نانە.